من سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیامەکەم دەستخۆشیتان لێ یەکەم هەروەها بۆ ئەو هەوڵەی کە ماجدی مۆڵ لەگەڵ ناوەندە کوردیەکان پێکەوە کردیان بۆ کردنەوەی ئەم پێشانگایە ئێمە سوپاسیانەکەین سەرەتا و هەروەها لێرەوە داواکارین کە خوێنەران و قوتابیان و مامۆستایانیش ئینشەڵڵا ئەم پێشانگایە بەسەر بکەنەوە. ئێمە لە دوای پێشانگای نێودەوڵەتی ناوبەناو پێشانگاکەینەوانێ ئەم جاریان بەشێک لە ناوەندەکانی هەولێر و سلێمانی لە کوردەکان ئەم پێشانگایەمان لە ماجدی مۆڵ کردەوە چونکە جۆرێک خەڵکی هەمەجۆر سەردانی ئێرە ئەکات. یەکێک لەوانە دووەمیش ئەوەیە کە ئەمانەوێت جارێکی تر خوێنەران و هاوڵاتیان و مامۆستا و کەسەکان تاکەکانی کۆمەلگا ئاشنا بکەینەوە بە گەڕانەوە بۆ لای کتێب و خوێندنەوە و هاوڕێیەتی لەگەڵ کتێب و نووسرا و چاپکراوەکان. خاڵێکی تر ئەوەیە کە کتێب کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە جیاواز لە خوێنرا و بیسراوەکانی تر. یەکێک لەوانە بریتێ لەوەی کتێب بەرجەستەیە، یعنی مادەیەکە یان بڵێن کەرەستەیەکە، ئامرازێکە، هۆکارێکە خوێنەر دەگرێ بەدەستێەوە لەمسی لەگەڵ ئەکات و هەستێکی زیاتری پێ ئەدات. یەکێکی تر لەو تایبەتمەندیانە کتێب بۆنی هەیە، یعنی ئەمە جیاوازە لەوەی کە کەسێک دانیشتێت لە شاشەیەکەوە لە کەناڵێکی میدیاییەوە لە هەر بینراوێکەوە بێ هەر بیسراوێکەوە بێ بیبیستێ. بەرجەستە بوون یان بڵێن ئاوێتە بوون لەگەڵ کتێبدا تایبەتمەندیەکی زیاتر بە خوێنەر و لێکۆڵەران و توێژەران دەدات کە ئەوەیە ئەو زانیارەی ڕاستەوخۆ یان ئەو بابەتانی ڕاستەوخۆ لە کتێبەوە وەرئەگیرێت زۆر کاریگەرترە لەوەی کە لە غێری کتێبەوە وەربگیرێت، چونکە کتێب یارمەتیدەرێکی زیاترە لەوەی کە زانیاریەکان بە پارێزراوی و لە بەرکراوی و بە کاریگەرتر لای کەسەکە بەرجەستە ببێت. هەمیشە کە چاوی بە کتێبەکە ئەکەوێت لە کتێبخانەکەیە یا لەسەر مێزەکەی یا لە ئۆفیسەکەیە یا لە بەشی خوێندنەکەیە لە هەر شوێنە بێ دڵی هەمیشە بۆ لای کتێبەکە کەمەندکێشە بێ و ئەمەش یارمەتیدەرێکی زیاترە لەوەی کە بەراورد بە شتەکانی تر. ئەم پێشانگایش نیسبەتێکی ڕێژەیی بڵین خەڵک سەردانی ئێرەی کردووە. من وا ئەبینم کە ئەندازەیەک کتێبی هەمەجۆری تێدایە، بەڵام ناوەندەکان زۆر وەکو نێودەوڵەتی بەشداریان نەکردووە. ئەکرێت ئەم پێشانگایە سەرەتایەک بێت بۆ ئەوی پێشانگای تر بکرێتەوانێک کتێبی هەمەجۆرتری تێبێت، بابەتی زیاتری تێبێت، بە تایبەتی بابەتی گۆڤارەکان، بابەتی منداڵان، بابەتی خێزانی، هەموو بابەتە جیاوازەکان بە تایبەتی ئەو بابەتە تازانەی کە ئەنووسرێن و چاپەکرێن و بڵاوەکرێنەوە. خۆی گرنگە لەم شوێنانە کە خەڵکی جیاواز و فیئەی جیاواز و گەشتیار سەردانیەکات ئێمە کتێبمان هێناوەتە بەردەستیان و گرنگە لەم شوێنانە ببینرێن لە شار و شاوشکانی کوردستانەوە، لە هەولێرەوە، لە سۆرانەوە، لە هەڵەبجەوە و لە ناو سلێمانیەوە کۆمەڵێک دەستگا بە کتێب بەشدارن و لەگەڵ ئەمەشا ئێمە بۆ یەکەم جار دەرفەتمان بۆ خوێن نووسری سربەخۆ، ینی ئەو نووسەرەی کە کتێبەکەی لە هیچ دەستگایەک چاپ نەکراوە خۆی بێت و کتێبەکەی عەرزکات و بیخاتە ڕوو و پیشانی خوێنەری بە بێژگەلەوە کۆمەڵێک ئیشی دەست و شتانەش بەشدارن تیا، کاری هونەری، تابلۆ، شێوەکاری تیا بەشدارە. بەڵام وەکو پێشوازی تەڵەن وەکوەوەی کە کتێب چۆن بێ و خوێنەری چۆن بێت بەتاخەوە ئێستا بەهۆی تەکنۆلۆژیاوە و بەهۆی یەک دنیا هۆکارەوە کتێب ئەو بایەخەی جارانی نەماوە و مەشغوڵیەت و مەشغەڵەتی زیاتر بۆ خەڵک دروست بووە و ئەو پێشوازەی کە ئێمە چاوەڕێی بووین لێ نەکراوە. بە هیوان لە ڕۆژانی داهاتووە چونکە تا پێنجشەمە بەردەوامە، بە هیوان لە ڕۆژانی داهاتووە پێشوازەیەکی باشتری لێ بکرێت. قسەیەکی باو هەیە سەبارەت بە ڕۆڵی خوێندنەوە، چۆن خواردن بۆ جەستە پێویستە، بە هەمان شێوە خوێندنەوەش بۆ ڕۆح پێویستە و بەڕای من ئەوەی کە ئێمە بیچممان چۆنە، شکڵمان چۆنە، شتێکە کە لە دەست ئێمەیان نەبووە و شتێکی ژنێتیکە بۆمان دروست بووە. بەڵام ئەوەی کە چۆن بیر ئەەکەینەوە و چۆن هەنگاوەنین ئەوەیە کە چۆن خۆمانمان دروست کردووە و ئەم خۆ دروستکردنەوەش بێگومان هەر لە ڕێی کتێبەوە ئەبێت. بۆیە ئەتوانین بڵێن کتێب دروستکەری ئینسانەکانە. خوێنەر زۆر بووە، بەڵام خوێنەرەکە زۆر ڕووکەشە، خوێنەری قوڵ نییە. پێشتر ئەو
خوێنەرانەکە بۆیە ئیلا لە ڕێگەی سێشتەوە خوێندنەوە بکەن یا کتێبە یا گۆڤارە یا ڕۆژنامەیە کە نەیەگەیشتە دەستی هەموو کەسێک بەڵام ئێستا مۆبایلەکە بەدەست هەموو کەسێکە هۆیەوە ئەتوانێت بە ئارەزوی خۆی بخوێنێتەوە بەڵام بێگومان خوێنەرێکی ڕووکەش و سەتحی دروست کردووە.